لەکوێوە ئەم کوردستانە وەکو تورکیاوە داد و گەشە ئۆردۆغان قسەیەکی هەیە کە بە شەعبەکەی خۆیڵێت و بە سیاسەت مەدارەکانی ترەوێت کاتێک ئەربەکان ڕەحمەتی خوای لێوێ هاتە سەر حکم 2 ساڵ لەگەڵ تانسوێت چلەرە بۆیە ئەم 2 ساڵ و 2 ساڵ حکم کە 116 ملیار دۆلار قەرزار بوو تورکیا قەرزار بوو ئەربەکان خۆی گەورەترین دەوڵەمەندترین حەوت تاجری گەورەی لەگەڵا بوو لە تورکیا لەبەرەوە حیزب پێویستی بە دزین نەبوو عەبدوڵڵا گوڵ و داودۆغڵ و ئۆردۆغان و ئەمان هەمووی تەلەبەی ئەربەکان لەبەردەستی ئەوە پەروەردە بوون ئەمین پەروەردە بوون بۆیە ئۆردۆغان کە هاتووە هەموو قەرزانەی هەموو دایەوە ئەنجا یەکەمین جارە لە تاریخی ئەم سەردەمەیە لە تاریخی ئومەتە وڵاتێکی وەکو تورکیا چەک بفرۆشە بە هۆڵەندا ئەمە جگەلەوەی اقتصادە زۆرەکە لە 180 میوەی ئەوروپا احتیما دەکات سەر تورکیا لە 120 احتیما دەکات سەر ئیسپانیا و مەغریب و ئیسرائیل تورکیا بۆ هەموو نفوذ و قووەتەوە ئەم حیزبی داد و گەشە بەو ئەخلاقەوە هاتنەوە پێش ئۆردۆغانەوە لە فەرقی بینی ئێمە وانی خواروتر هەرە دەستگاهانەمان بردە بەڕێوە ئێمە هەر حکوومەتە هەر وەزارەتە هەر پەرلەمانە جێیشە هەموویمان لەبەردەستایە وەکو لەبەردەستی ئەوانی ترابوون بەڵام فەرقەکە ئەوەیە ئێمە دز نەبوو کەوابوو کە ئێوە دزن چۆنە ئەشوبهێن بە داد و گەشە لەوێ چۆنەشێ بڵێن پارتی دیموکراتی کوردستانی وەکو حیزبی داد و گەشەی ئۆردۆغانەیە بەراورد ناکرێت چۆنەشێ بڵێ کوردستانێکی میلیشیایی پەکەکە لەولاوە هاتووە بە 1000 چەکدار و 100 چەکداری خۆیەوە لە تێیەت ئاوێکە لە ڕۆژهەڵاتەوە دێ لەو دیوسنوورە مەلعونەکەەوە لای سەردەشتەوە دێ هەروە بە شارواژێر و سەفرە و زەروون بڵێن لەو مەنتقانی سەر و ئەوانەوە تێپەڕەبێەوە چێکەوێتە دوکانەوە باشە ئەم ئاوا کە لێوە دێ پەکەکە هاتووە لێ سەیتەرەی داناوە منتقەش منتقەی نفوزی یەکێتیە پەکەکە هاتووە سەیتەرەی داناوە پارە وەرەگرێ و غەرامەی خۆی وەرەگرێ و بە کەیف خۆی گوێی چێی بێ بەهات یەکێتیش ناتوانێت قسە بکات کەوا بۆ وڵاتی میلیشیاییە ئەفریقاییەک بێ 1000 چەکی هەبێ لەو منتقانەی حکومەکە احتیلال هات حکمی کرد ئێران هات بە 3000 پاسدار و جلی کوردیان لەبەر کردو هاتنە سەر دیموکرات لە کۆیە جێشی تورکی هات بەرسەر پارتیە بە ورجی پارتیە هاتووە چوارقڕنە و لێوە پێ هەڵگەڕان بۆ ژارا و لێوە بەرەو قەندیل دژی پەکە ئێوە وڵاتە بێ ساحەبە وڵاتێکی میلیشیایی چێچێکی هەبووە توانێت حکمی با حکمی 5 لادێ بکە کاتێ بزوتنەوەی ئیسلامی هەبوو 112 لادێ با بڵێن تقریبا لەبەردەستی هەبوو لەگەڵ 3 شارۆچکە هەڵەبجە و خورماڵ و سیروان تێگەڵش بەقەدەر خورماڵ گەورەیە تەسیریشی وەکو بیارە ناحێ بوو تێباشە ئەم شوێنان لەبەردەستی بزوتنەوە بوون بزوتنەوە نەما چەکدار نەما بزوتنەوەشی چینە تەسیراتی لەوێت چییە بەقەدەر پۆلیسە تەسیرینی کەوابوو تورکیا چۆن ئەتوانی تۆ کوردستان بشوبێنی بە تورکیا